ئەرە وەڵڵا ئەزانی خوای پەروەردگار پێەکەنێ کەی پێەکەنێ لە فەرمودەیەکی صحیحی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هاتووە ئەفەرمێ خوای پەروەردگار بە کەسێک پێەکەنێ کە شەو درەنگانێکی شەو سارد لە ناو جێگەی گەرم و گوڕە هەڵەسێ خەو لە چاویە تۆرێنێ ئەڕوا دەستنوێژەگرێ پاشان ئەڕواتە سەر بەرماڵەکەی ڕوەکاتە خوای پەروەردگار و نوێژی سونەتی بۆکە شتێک کە خوای گەورە فەرزی نەکردووە لەسەری بەڵام ئەو زۆرەکە لە خۆی ئەنجامێدا پاداشیم کردەوە چییە؟ ئەفەرمێت لە فەرمودەکەیە خوای گەورە بە فریشتەکانی ئەڵێ ئەوە ئەم بەندەیەم چی وای کرد لێی بەم درەنگانی شەوال ئەو جێگە گەرم و خۆشە ئەو خەوە خۆشە بتۆرێنێ و هەڵسێتە پا ئەم عیبادەتە بکە فەرمویان ڕەجاء ما عندك وشفقة مما عندك خوایە ڕەجای ئەوەی کە ها لەلاتە لە ناز و نیعمەت و خۆشی بەهەشت و دنیا و ئاخرەت پێی ببەخشی وشفقة مما عندك و ئاترسێ لەوەی کە لاتە لە ناخۆشی لە نەخۆشی لە ترس و دڵەڕاوکی لەسەری لادەی نەیهێنیتە سەری بە فریشتەکانیە فەرمێ دە ئێوە شاید بن قد أعطيته ما رجا ئەوەی ڕەجای کرد داوای کردووە من لەو شەوە پێیە بەخشم وأمنته مما يخاف دڵنەوای یەکەم ئەمن و ئەمانەتێ بەخشم بە سینەی لە هەموو ئەوەی کە ئەترسێ هەم لە دنیا و هەم لە ئاخرەت زۆر ئاسانە شەوێ لەم شەوانە هەستە شەو نوێژەکەت بە جوانی بکە لە سەیەکی شەوای نزا بکە بپاڕەرەوە لە خوای پەروەردگار درێخی مەکە ئاوات و هاوارت لەو شەوەیە بۆ لای خوای پەروەردگار بەرزی کەرەوە و دڵنیا بە خوای پەروەردگار بۆتی جێبەجێ ئەکات. سەلام عەلەیکوم.